هەناسەوەستان لە کاتی خەودا نەخۆشیە چ کاتێکدا پێویستە لەوزەتێن دەربهێنرێت بە هیچ شێوەیەک تاولەرزی لەگەڵ نییە قوڕێک ئێشەی لەگەڵ نییە ئەو کەسانە تووشی لە دەستدانی هەستی بۆنکردن دەبن کە زۆر بەکارهێنانی فۆن هیچ زیانێکی هەیە بۆ بیستن یان بۆ گوێ دەنگکەوتن باشە کە پێ دەڵێن هۆرسنێس ئەوانە لە ئەنجامی زیاد بەکارهێنانی دەنگە کاوتۆر باولن جوانکاری لوت بۆ چ تەمەنێ گونجاوە کە بتوانێت بیکاتن ئەو کەسە حساسەتی نییە ئێمە ناتوانین بە قسەی نەخۆش بکەین نەخۆش داوای زۆر دەکات کە لە ڕووی واقعیەوە گونجاو نییە ئەو نایزانێت ئێمە دەیزانین دووربین لە پرخە لە شەواندا بەڕاستی زۆر حاجە زیادە گۆشتی دواوەی لوت کە خەڵک بە هەڵە پێی دەڵێت جیوب ئاو خواردنەوە باشترین چارەسەرە سڵاوتان لێ بینەرانی خۆشەویست بەخێر بێن بۆ پۆدکاستی لەرساغی ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگ دەکەم ئەویش کێشەکانی با بڵێن قورگ و لوت و گوێ و هەروەها نەشتەرگەری جوانکاری لوت ئەکیدم و دەزانم کە پرسیارتان زۆرە لەسەر ئەم بابەتە و کێ وەڵاممانداتەوە ئەمڕۆ دکتۆرێکی زۆر بەڕێز دکتۆر هۆگر چۆمانی پزیشکی پسپۆڕی قورگ و لوت و گوێ و هەروەها جوانکاری لوت کاکتۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس بەڕێزم کاکتۆر بە یەکسەر حەز دەکەم لەو پرسیارە دەست پێ بکەم ینی هەندێک ئەو پرسیارێک ئێستا دەکەم بەڕاستیەوە زۆر هەیە لە هەموو وەرزێکدا ئەویش حساسیت و هەڵامەت پێم خۆشە چکە خەڵک دوشتی لێ تێکچووە حساسیت با بڵێن هەڵامەت زۆربەی تێکەڵ دەکات لەسەرەوەی کە بۆ نمونە تووشی دەبێت پێم خۆشە بزانم جیاوازی نێوان حساسیت هەڵامەت یاخود پەتە چییە بۆ چۆن با بڵێن عیلاجی خۆمان بکەینیان چارەسەروی وەرگری سەرەتا حساسیت وەکو لە وشەکەی ڕادیارە بریتیە لە هەستیاری حساسیەتی لەشی مرۆڤە بەشێکی لەشی مرۆڤ بەرامبەر بە تەنێکی نامۆ یاخود لەوانێت تەنەکە نامۆش نەبێ بەڵام پێستی مرۆڤ یاخود لەشی مرۆڤ هەستیارە پێی لە بابەتی حساسیەتی لوت ناوپۆشی ناوەوەی لوت هەستیارە بەرامبەر بە هەندێک تەنی دەرەچی کە بەرکەوتەی هەیە لەگەڵ لوتی مرۆڤ ئەو حساسیەتە لەوانەیە لە بۆ تۆز و خۆڵبی لەوانەیە لە بۆ جگەرەبی لەوانەیە لە بۆ بۆنبی اینجا بۆنی معتەڕ و بۆنی ئاسایی کە لە خۆیدا بۆنی مەوادی پاکەرەوەی ناوماڵ بۆ نمونە کە ئافرەتان بەکاری دێنن ئەوانە هەمووی هۆکارن لە بۆ حساسیەت تەنانەت لە بەهاران گژوجیای بەهاران کاتێک دە پشکوێ بدەن کە هەڵاڵە و ئەو بەڵێن بەرهەمانەی کە لە ڕوەکەوە دەرەچن ئەوانە توێ مرۆڤ لە کاتی هەناسان دەستنە سەر ناوپۆشی ناوەویلێت و کە دەمێنەوە پێستەکە هەستیارە پێیان و بڵێن ئیستیجابەی دەبی ڕەتفعلی دەی بەرامبەر بەو تەنانە و تووشی ئاوسان و هەڵاوسانی دەکرێت ئەوەش پێی دەڵێن حساسیەت ئاو لە لوتی دێ کەسەکە باشە ئاو لە لوت هاتن اینجا دەپشمیت تەمان ئەو ئەگەر ئاو خڕ بووە لە ناولوت تووشی پژمین دەبیتن جگە لەوەش ئاوسان ڕوودەدات کە ئاوسە اینجا لوت دەگیری باشە جیالەوە لوت خوران لوتی دەخورێ کەسەکە باشە لوت خورانی لەگەڵ دەبی و هەندێک زار چاوسور بووەوەی لەگەڵ دەبی بەشێک لەو نەخۆشانە بەشێکی زۆریان ئەوانەی کە حساسەتی لوتیان هەیە بەداخەوە کێشەی سنجیشیان هەیە لە هەناسەدانیان ڕەبۆیان دەبیتن تقریبا لە هەندێک بڵێن سەرچاوە باسی بۆ چل لە سەدا دەکا لە هەندێک سەرچاوە هەندێک زار زیاتریش اینجا ئەوە حساسیەتە بە هیچ شێوەیەک تاولەرزی لەگەڵ نییە قوڕێک ئێشەی لەگەڵ نییە باشە کە ئەوانە نیشانەی هەڵامەتن یاخود پەتا اینجا هەڵامەتیش چەند جۆرێکی هەیە بێگومان ئەوان با بڵێن قوڕێک ئێشەوەکو گوتمان تاولەرزی لەگەڵە گیان ئێشانی لەگەڵدایە سەر ئێشانی لەگەڵدایە کۆخەی لەگەڵە بێتەوە تەنانەت هەندێک جار داهێزران و ئەوانەی لەگەڵدایە ماوەکی تەوان درێژخایان دەخایەن جاریەوە بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە دەخایێنێت نیشانەکانی هەڵامەت کە ئەوی شەوەکو باسمان کرد 2 جۆری هەیە سەرمابوون کە لە ڤایرۆسی ڕاینۆڤایرەس توشمان دەکات و هەروها هەڵامەت با بڵێ ئینفلەوەنزا ئەویان ئینفلۆنزا ڤایرەس توشمان دەکات کە تایپ ئەی و بی هەیە ئەوانە توشمان دەکەن بێگومان هەڵامەتەکەوەی کە بە ئینفلۆنزا تووشی دەبین نیشانەکانی قوڕسترن تایبەرسترە هەروەها لەرزی لەگەڵدایە بێجگە لە تایەکەی و هەندێک جار کۆخەشی لەگەڵدایە بەڵام بە پێچاوەوە سەرمابوونەکە نیشانەکانی نزیکترە لە حساسیەت بەڵام
تای لەگەڵاویش بەڵام تایکی سووک گیان ئێشان قوڕگە ئێشان کە ئەوانە لە حساسیت نییە باشە ئەوە بە شێوەیەکی گشتی جیاوازیەکانە بێگومان شێوازی چارەسەرەکەیان بۆ هەر یەکێک دەگۆڕێت بە شێوەیەکی گشتی لە بۆ حساسیت ئێمە بە هەموو نەخۆشەکان دەڵێن چارەسەریەکەت بریتە یەکەم شت لە خۆپارێزی لەوەی کە دوورکەویەوە لەو تەنانەی کە تووشی حساسیەتەکەت دەکەن چونکە حساسیت نەخۆشیشی درێژخایەنە هەتا تەمەنێکی زۆر جاران دەگەن خۆ تا تەمەنی پیریش هەر دەمێنێتەوە بەڵام وردە بە تێپەڕبوونی تەمەن و پێشبینی دەکرێت کە کەم بێتەوە لە زۆر نەخۆش بە زۆری کەم دەبێتەوە ئەوە یەک دوو مەسەلەن لەو شوێنان دوورکەوتنەوە لەو مەسەلەن ئەوانە ئیریتانتن با بڵێن کە تووشی حساسیەتت دەکات جگەرێت دووکەڵا تۆز و خۆڵە بۆ نمونە بۆنە زۆر ئەو لە لوت وەردان لوت پاکردنەوە مەسەلەن لابردنی ئەو تەنە نامۆیانە و هەروها ماسک بەستن لە هەندێک حاڵەتدا دەمامک باشە ئەوانە پێویستە ئینجا دوای ئەوە دێنە سەر چارەسەر بە دەرمان کە بریتە لە بەکارهێنانی هەندێک سپرای لوت کە موادی ستیرۆیدیان تێدا یاخود موادی دیژە حساسیان تێدا ئەنتیهیستامین دژی ئەو تەنە نامۆیانە ئیش دەکەن هەندێک جاریش دا ئەو دەرمان حەب دەتوانێت نەخۆش بەکاری بێنێت دەرمانی دیژە هیستامین و هەندێک جاریش بەناچاری بۆ ماوەیەکی کورت تا پەنا دەبن بۆ دەرمانە ستیرۆیدەکانیش ئەگەر نەخۆشەکە حاڵەتەکەی زۆرتون بێ ئەگەر زۆر قرس بێ و بەو دەرمان و بە خۆ پارێزی کۆنتترۆل نەکرێت هەندێک جار پەنا بۆ هەندێک بابەتی نەشتەرگەریش دەبدرێت یاخود چارەسەر بە ئیمیونیتی بە گۆڕینی بە کارکردن لەسەر بەرگری کەسەکە لە ئیستیجابەی لە بۆ تەنە نامۆیەکان چونکە ئەوە خۆی ئۆڤەر ئاکتیڤیتیە یاخود با بڵێن حساسیت هەر خۆی کارکردنی زیاد لە ڕاددە بەدەری ئەو پێست و ئەو جسمی مرۆڤن لەشی مرۆڤ بەرامبەر بە تەنی بێگانە کە ئەمە بەرگریەکە تۆزێک بۆ لاواز دەکرێت خۆ دەستکاری دەکرێت بە شێوەیەک بۆ ئەوەی ئەوەندە ئیستیجابەی نەبی لە بۆ حساسیت ئەوە بەنسبەت چارەسەری حساسیت دکتۆر شتێکتر با بڵێن جگەرە و با بڵێن نێرگەلە ئەمانش کاریگەری لەسەر حساسەیە بەڵێ بێگومان کاریگەریان هەیە و جگەرە و نێرگلە هەر بۆ خۆیان دەبنە هۆی هەوکردنێکی بەردەوامی ناوپۆشی ناوەی بۆڕی هەناسە باشە اینجا ئەو کەسانێک کە بە خۆیان حساسیەتیان هەیە بێگومانیان تۆنتر دەکات بەڵام هەندێک کەسێکمان هەیە دکتۆرانی جگەرەش دەکێشی نێرگەلەش دەکێشی بەڵام حساسیت توش نابێت ئەو کەسە حساسیەتی نییە باش نییە ئەنی لەو شێوەیە تەسیری لەسەر بەدەر ناکەی بۆنە بە شێوەیەکی دیکە بە خراپیەکانی جگەرە لە توشکردنی چەندین ماچی جگەرە چێشان کە خۆمان دەیزان لەسەر هەموو لەشی مرۆڤ کاریگەری هەیە ئەو ماکانە بە دەردەخێتە نەوەکو حساسیە زۆر باش کاکتۆر لە بینی حساسیە و با بڵێن هەڵامەت کە باست کرد یعنی نیشانێک بە نیشانێکم پێ بڵێ بۆ ئەو نەخۆشییان و کەس بناسیێتەوە کەمە حساسیە ئەنەمە التیهاباتە یعنی کەسێک چۆن بزانێتن ئەمە حساسیە نەمە ڤایرۆسیە باڵێن کووتمان حساسیت تاولەرزی نییە قوڕگ ئێشەی لەگەڵ نییە کۆخەی لەگەڵ نییە ئەوە نیشانە سەرچەکانن کە ئەو کەسە سەرچەکان و ئەو دەردراوەی کە دەردراوی مەسەلەن لە حساسیت دەردراوێکی ڕوونە خورانی لەگەڵدایە باشە پیشمینی لەگەڵدایە زیاتر بەڵام لە هەڵامەت و ئەوانە ڕاستە لە سەرەتایەکەی وایە بەڵام لە کۆتاییدا لەوانەیە ببێتە ئیلتیهاب بەهۆی بەکتریا و ئەوانەوە دەردراوەکان شێوەکەی دەگۆڕێت وەکو گوتمان تاولەر زۆوانەشی لەگەڵدا کاکتۆر بابینە سەرەوەی بابینە سەر لەوزەتێن چکە من دەمەوێت هەر سێ پارتەکان باسکەم ئەکید هەموو پەیوەندی بێکترەوە هەیە بەڵام با یەکەم جار با لە لەوزەتێن دەست پێ بکەین پێم خۆشە بزانم یەکەم جار لەوزەتێن یا خولتیاباتی لەوزەتێن بە چ کردارێک دروست دەبێت بە چ دروست دەبێت دواتر دێنە سەرەوەی کە نەشتەرگەری پێویستە یاخودنا بەڵێ بەخۆی لەوزەتێن یاخود ئاڵوەکان بە کوردی چەند غودێ وڵێن چەند تەنێکی لیمفاوین لە ناو جسمی مرۆڤ لە بۆ بەرگری لەشی مرۆڤن بوونیان بێگومان سوود بەخشە بۆ لەشی مرۆڤ چونکە خانەی لیمفۆسایتی هێدایە بە تایبەتی لیمفۆسایتی بی کە وەکو بەرگری لەش هەر تەنێکی بێگانە یاخود بەکتریا میکرۆب کە دەچنە لەش دەیگرن نیشانی پێشانی بەرگری لەشی دەدەن بۆ دروستکردنی دیژەتەن لە بۆی و دروستکردنی تەنانەت میمۆری سێڵ لەوەی جارێکی دیکە گەوترە نامۆهاتە ناو لەش
بەرگری لەش بەهێز بێ بەرامبەری بتوانێت سەیطرە بکات لەسەری ئەوە ئەرچی سەرەکیتی لە منداڵیدا بە زۆری لەوزەتێن زۆر ئاکتیڤە زۆر چالاکە بۆیە زوو هەوو دەکات و بەرگری منداڵانیش جارێ لاوازە هەتا چونکە ئینسان بە گوێرەی تەمەن وردە تەنە نامۆیەکان و بەکتریا و ڤایرۆسەکان زیاتر دەناسیت ئینجا لە منداڵە هێشتا بەتەواوی نەیناسی و هەر بەکتریاک میکرۆبێک بێت ڕەتفعلی هەیە بەرامبەری بلوێ زوو ئیلتیهاب دەکات بەرگریان لاوازە کە ئەو بەرگی لاوازوا دەکات ئەستور بێت لەوزەتێنەکان ئەستور بن ئەو ئەستور بوونێت تەبان دوودانە لە ناو قڕگن دوودانە لە پشتەوەی زمانن دانەیەک لە پشتەوەی لوتە ینی تقریبان بەخۆی حەوت دانەنە باشە سێ جووت و یەک دانەی دیکە کە تەنیا زیادە گۆشتی دواوەی لوتی پێ دەڵێن ئەوانە هەمووی بەیەکەوە بەڵێن ڕنگێک پێک دێنن ئەڵلقەیەک پێک دێن پێڵێن ویل دیێرس ڕنگ کە ئەوە بەرگری با بڵێن سەرەکیە لە ناو قورگ و لوت بەرامبەر بە میکرۆبوتنە نامۆیەکان اینجا ئەو کاتێک کە ئیلتیهاب دەکات وتمان لە منداڵان زیاتر ئیلتیهاب دەکات طبعاً جاری وایە ئیلتیهابەکە ئەوەندە زۆرە هەوکردنەکەی ئەوەندە زۆرە منداڵەکە تای بەرزی لەگەڵ دەگری تای بەرز بۆ 38 پلەی نیو بەسەرەوە مشکلی بۆ دروست دەکات لە خواردن مشکلی بۆ دروست دەکات لە خەو باشە بۆ نمونە تووشی پرخەی دەکات تا لەوزەتێنی ناو قوڕک تووشی پرخەی دەکات لەوزەتی ئەوە زیادە گۆشتی دواوەی لوت کە خەڵک بە هەڵە پێی دەڵێت جیوب باشە زیادە گۆشتی دواوەی لوت کەەوەش هەر بەشێکە لەو ئەڵلقەی وێڵدیێرس کە ئەوانیش ئەوش هەو دەکات ئەوش تووشی هەوکردن گەورە بوون دەبێت و ئاوسان دەبێتن منداڵەکە تووشی پرخە و تەنگە نەفەسی دەکات لە خەودا بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەو نیشانانەی هەبوون منداڵەکە و هەوکردنی بەردەوام دووبارەی هەبوو تەسیری لە خواردنی کرد تەسیری لە گەشەی کرد لە پێرفۆرمانسی منداڵەکە یعنی بۆ نمونە لە ئیش و کار و دەوام و مەسەڵەن منداڵێک ناتوانێت ئەوەندە بچێت بۆ دەوام بۆ ڕەوزە بۆ مەکتەب ئەوانە لەو حاڵەتەدا دوایی ئەگەر چارەسەری زۆر دووبارە بۆی مەسەڵەن ئافۆ هەوکردنی دووبارە بۆی هەبوو ئەو بابەتانە چارەسەرەکان بە گوێرەی حاڵەتەکە دەگۆڕێت بەڵام بەڵێ فەرموو بەڵێ کاک دکتۆر دەمێ بزانم با بڵێن نەشتەرگەری لەوزەتێن ئەنێ لە چ کاتێکدا نەشتەرگەری لەوزەتێن پێویستە یاخۆ لە چ کاتێکدا پێویستە لەوزەتێن دەربهێنرێت وایە ئەو نەشتەرگەریە لاوازی با بڵێن بەرگری لەش بەرگری لەش لاواز دەکات یاخۆنا بەڵێ خۆی وەکو وتمان دەبیست بێمە سەر ئەو باسە ئیلتیهابی لەوزەتێن ئێمە سەرەتا بە بڵێن دەبێت جیای کەینەوە ئیلتیهابەکە بەکتریاییە یان ڤایرۆسیە یان هەر بەشێکە لە قوڕک ئێشە و لە هەڵامەت و ڤایرۆس ئینفێکشن باشە ئەگەر جیامان کردو بە جۆرە عیلاجەکان دەگۆڕێ ئێمە سەرەتا بە شتی بەسیط دەست پێ دەکەین پاراستۆل پرۆفین دژە هیستامین دوای ئەوە دەست پێ دەکەین بە ئەگەر زۆر پێویست بێ ئەو نیشانانی هەبووە نمونە تای زۆر بەرز پەیدابوونی مەسەن دەردراو لەسەر لەوزەتێنەکان یعنی بۆمان یاخود بە پشکنین بۆمان دەرکەوت کە ئەوە بەکتریاییە ئەو ئیلتیهاب وەرمە پێڵێن ستریپ سکراش تێست باشە ئەوانە ئەو ستریپ پاش تێست عفو ئەوانە گەر پێمان دەرکەوت کە بەکتریاییە لەو حاڵەتوانین دژە بەکتریای لەو بەکاربێنێ ئەنتیبیۆتیک بۆ بەکاربێنێ ئەگەر بەوەش چارەسەر نەبوو پەنا بۆ نەشتەرگەری بەڵام چ کاتێک پەنا بۆ نەشتەرگەری ئەگەر دۆکیومنت بکرێ یاخود بسەلمێنرێ کە ئەو منداڵە بۆ نمونە لە ساڵێکدا 7000 تووشی ئیلتیهابی بەکتریای لەوزەتێن دەبێت بەکتریایی کەوتمان پلەی گەرمێکە لە 38.3 بەسەرەوە تووشی تەنگە نەفەسی بکات تووشی لە خواردن مشکلێ بۆ دروستکە لەو حاڵەتانە بڕیاری نەشتەرگێت تەسیر لەسەر لە گەشەی بکە لە پێرفۆرمانسی منداڵەکە بکە بە گوێرەی ئەو ڕێنمایی و بڵێن ئەو گایدلاینانەکە هەیە بڕیاری لەسەر دەدرێت بەڵام نەشتەرگەی لەوزەتێن شەرنی هەر لەو بابەتە بی بۆ منە زۆر جار لەسەر لەوزەتێن دەکرێت لەو کەسانەی کە شی بۆ نمونە مەلیگنانسی لێ دەکرێت بڵێن شێرپەنجەی لێ دەکرێت گەڵبێت و مەسەڵەن لەوزەتێنێک گەورەتر لەیەکە یاخود دەرچوونێکی مەسەڵەن گرۆثێک با بڵێن گەشەیەکی نائاسایی لەسەر لەوزەتێنەکان هەستمان پێکرد لەو حاڵەتەش لەوزەتێن لا دەبرێت یاخود لەوزەتێن لاڕێوتون لە حاڵەتی تەنگە نەفەسی کە کەسێک تووشی پرخەی دەکات هەندێک جار مەسەڵەن پرخەکە بەهۆی گەورەی لەوزەتێنەکانەوە توانین لای بدەین هەتووە لە منداڵانیش لەو بابەتە دەتوانین لا بدرێت ئەوە شوێکی گشتی ئەو خاڵانە کە پێویستە لەوزەتێن لا بدرێت زۆر باش دکتۆر هەر لەسەر بابن لەسەر گەر و لەوزەتێن با بمینینەوە ما زۆر کێشەی نەمانی دەنگمانێ یاخود خۆمان پێی دەڵێن کەوتنی دەنگ ئەمە لە چه حاڵەتێک دروست دەبێتن کەوتنی ئەو دەنگە کاتێک کە دەنگت نامێنێت یان دەتوانم بڵێم چه چارەسەرێکی
بۆی با بڵێن ئەو دەنگ نەمانە دووبارە نەبێتەوە بوت. بەڵێ بەخۆی کێشەی نەمانی دەنگ یاخود دەنگکەوتن باشە کە پێ دەڵێن هۆرسنێس ئەوانە لە ئەنجامی زیاد بەکارهێنانی دەنگە. زیاد بەکارهێنانی دەنگ یان ئەوە تا ماوەیەکی دوور و درێژ بەسەر یەکەوە قسەکردن جا بە دەنجی بەرز یان مەسەن هاوارکردن یان قسەکردن لە شوێنێک کە ژاوەژاوی زۆر تێدا بێت کە لەو کاتەدا ناچاری دەنگت بەرزکەوە باشە یان بۆ نمونە لەو کەسانەی کە با بڵێ هونەرمەند گۆرانی بێژن دەنجی بەرز بە تۆنی بەرز قسە دەکەن بۆ ماوەیەکی دوور درێژ لەسەر یەک قسە دەکەن و گۆرانی دەڵێن ئەوانە تووشی دەبن یان ئەوە تا بۆ نمونە ئەوانەی کە پیشیان مامۆستایە وانە گوتنەوەی زۆر بەدواییەک یان بەدواییەک و بە دەنجی بەرز بۆرمە لە پۆلێکن ژاوەژا و دەنجی قوتابی دێت و دەنجیان بەرز دەکەنەوە ناتوانن لێ بڵێن لە تۆنێکی ئاسایی قسەکردن قسە بکەن ئەوانە تووشی نەمانی دەنگ با بڵێن وەکو جەنابەت باسی دەکەی یاخۆ دەنگ کەوتن دەبن ئەوانە بە شێوەیەکی گشتی دەبێت جیا بکرێتەوە لە بۆڵێن بۆ نمونە هەندێک جار بە هەوکردن کە هەوکردن هەیە بۆ نمونە ئینسان تووشی هەوکردنی بەشەکانی سەرەوەی ڕێ هەناسرێ بۆ ئەنفلەوەنزا و هەڵامەت و دەیاتەوە قورگ و بەشی خوارەوەی بۆ ڕێهێناس ئەو ناوچانە تووشی هەوکردن دەبێت ئەوە شتێکی ئاساییە بەڵام ئەوەی دیکە پەیوەندی بە خراپی لە بەکارهێنانی دەنگ هەیە هۆکارەکانی وەکو گوتم بەو شێوەیەن چارەسەرەکەی چییە باشە چارەسەری ئەو حاڵەتە یەکەم شت دەبێت بۆ نمونە مامۆستایان ئەگەر بینە سەر مامۆستایان پێویستە کاتێک دەنجیان بەکاردێنن دەنجیان لەسەر یەک تۆن نەبێ جاروبار تۆنەکە بگۆڕن باشە و تۆنی زۆر بەرز مەسەن شاوتینگ و هاوارکردن و دەنگ بەرزکردنەوە کەم بێت باشە بتوانێت جاروبار ڕێز بداتە قورجی بە ئاو خواردنەوە ئاو خواردنەوە باشترین چارەسەرە دایمەن قورگت تەڕبی بۆی دەنگەژەیەکان بڵێن ئاسوودەی پێ بدەیت و دوورکەوتنەوە لە بۆ نمونە جگەرە مەوادی ئەلکۆهۆل و ئێریتە مەسە مەوادی زۆر تیژ و سپایسی و ئەوانە و بتوانێت ئەگەر بێت و مایک بەکاربێنێ مایک ئەحتیمال لەسەر دەنجی بەرزی خۆی نەکات ئەحتیمال لەسەر مایک کات بتوانێت ئەوە بەکاربێنێت دوو هەندێک لە هەندێک حاڵەت دەتوانێت دەنجی بەکارنێنێت بۆ نمونە بە زمانی ئیشارە لۆغەی ئیشارە نمونە لە جیاتی بڵێ هەستە ئیشارەتێک بکات باشە یان مەسەرەن بە دەم و چاو نەک ئەحتیمالی لەسەر هاوارکردن و دەنگ بەرزکردنەوە بێت لە بۆ ڕاشیشان سەرنج ڕاشەشانی بەرامبەری باشە توانی بە لوغەی ئیشارە ئەو بەکاربێنێت یان بتوانێت بین بداتەوانەکان مەسەرەن ئێستاوانەیەک دوای 2 سەعاتێکەوانەیەکی دیکە ئەگەر بۆی بگونجێ ئەگەر نا بۆ نمونە لە کاتی ڕێست دەنجی بەکارنێنێ و بتوانێت مەسەرەن وانەکانی پەرت بکە مەسە ئەو ڕۆژە ئەگەر زۆر هیلاک بۆ ڕۆژی دواتر ئیسراحەتێکی بداتێ بەسەریەکەوە نەبێت ئەوانە بە شێوەیەکی گشتی یعنی یارمەتی دەدەن هەروەها دەنجی با بڵێن ویسپەرینگ پێ دەڵێن بە کوردی خۆمان چرپەچرپ بە دەنجی ها لە بن گوێ قسەی دەکات ئەو نوع دەنگەش قوڕک زیاتر ئەزێت دەدا باشترین دەنگ بەکارهێنان ئەو دەنگەیە کە لەسەر تۆنی ئاسایی قسەکردن بیت باشە نەک دەنگ بەرزکردنەوە نە دەنگ زۆر نزمکردنەوە دەنگێش تۆنی ئاسایی قسەکردن و ئەو کاتێککە مەجال هەیە ڕێستی بدەیە ئەو خاڵانەش کە گوتم بڵێن پەیڕەو بکاتن بەڵام دکتۆر زۆر جارۆش تشمان هەیە بۆ نمونە ئەو کەسانی کە دەنگیان دەکەوێت دەڵێت تو حساسەت هەیە ئەنەوە کارێکی بۆ نمونە حساسیە کە دەنگت کەوتووە لەبەرەوە ناوگەرت سۆر بووتەوە یان مەسەرەن شتێکت خوارد وای لە هاتووە ئەمە شەر هۆکارە یان بەڵێ وەکو وتم یعنی حساسیت لە خواردنی شتی زۆر تیژ مەسەرەن شتی زۆر سپایسی یاخۆت زۆر ترش یان ئەوە تا بۆ نمونە ئەلکۆهۆل و جگەرە و ئەو بابەتانە یان ئەو کەسانێک کە کێشیان هەیە لە زۆر جار لە مەعیدەیان لە گەردەیان ترشەڵۆکی مەعیدەیان دەگەڕێتەوە ئەوە تووشی ئیلتیهابی قورجا دەکات یان ئەوە تا ئەو کەسانێک کە کێشیان هەیە لە لووتیان حساسەتی لوتە یاخود لووت جیرانە خواری کۆڵەگەی لوتە ئەوانە دەردراویان دەبی لە ناوەوەی لووتیان ئەو دەردراوانە دەگەڕێنەوە بۆ سەر قورگ و دێنەوە سەر دەنگەژەیەکان ئەو دەنگەژیانە ئەزێ دەدەن ئەوانەش جارێکی دیکە هۆکارن لە بۆ بڵێن دەنگکەوتن یاخود هۆرسنێس کە پێی دەڵێن بە تێرمە بابینە سەر پارتێکی تر
ئەویش با بڵێن کێشەکانی گوێ دەمە یەکسەر ئەو پرسیارانە بکەم کە پێویستمان پێێتی کە زۆر خەڵک پرسیاری لەسەر هەیە ئەویش یەکی لەو پرسیارانێک کە بەکارهێنانی هێدفۆن زۆر بەکارهێنانی هێدفۆن هیچ زیانێکی هەیە بۆ بیستن یان بۆ گوێ بەداخەوە ئێستا بەشێک لە گەنج کە دێن بۆ کلینیک بە تایبەتی لەو ساڵانەی دوایی تووشی لە دەستدانیی با بڵێن ئەگەر تەواویش نێ بەڵام ڕێژەی هەستی بیستن بوون بە هۆکاری بەکارهێنانی هیدفۆن هۆکارێکی سەرەکیە لە بۆ لە دەستدانی بیستن لەو سەردەمەی ئێستامەتیدا هیدفۆن پێویستە ئەو کەسەی کە بەکاری دێنێت نابێ ڕۆژانە لە 8 سەعات زیاتر بێ و نابێ لە 160 قووەتی هیدفۆنەکە زیاتر بێت خۆشبەختانە هەندێک لە مۆبایل زیرەکەکان تێیدایە کاتێک لە 160 زیاتر بەرزی دەکەوە هیدفۆن بڵێن ئاگدارکردنەوەک دەسەرێت دەڵێ نابێت لەوە زیاتر بەرزیکەوە نابی لە 85 دەسیبێڵ زیاتریش بێ کە تقریبا دەکاتە 160 نابی لەوەندە زیاتر بێ ڕۆژانە 8 ساعت و نابێ 8 ساعتەکە بەسەر یەکەوە بیت ئەوە ساعتێک بەکاردێن 10 دقیقە چارەگە ئیسراحەت دەدەیە گوێت باشە دەبی ئینسان ئەو هیدفۆنانە بەکاربینی کە دەنجی دەرەوە دادەبڕن لە ئەوەی ئەتوو مەجبور نەبی دەنجی هیدفۆنەکەت زۆر بەرزکەوە و بە شێوەیەکی گشتی ئەگەر کەسێک لە دەرێ گوێی لە دەنجی هیدفۆنەکەت بوو کەواتە دەنگەکەت بەرزە لۆیە دەبی هیدفۆنەکەت دەنجی نزمکەوە و هەروها بەکارهێنانی ئێستا زۆرێک لە گەنجەکانمان فێربووینە هیدفۆن بەکاردێنن لە کاتی خەوتن باشە لە کاتی خەوتن هەتا ئەوکو بەیانی 3-4 ساعات حتا ئەگەر دەنگەکە نزمیش بی prolonged exposure یعنی بەرکەوتنی درێژخایەن ئەگەر حتا ئەوە کەش نزم بیتن ئیسراحەت ناداتە گوێ و تووشی لە دەستدانی هەستی بیستنی دەکات کەواتە بە شێوەیەکی گشتی یانەوەتە کەم بەکاربێتن یانەوەتە بەکارنێتن بەڵێ باشە دیکات تۆر بنسبەت گوێ پاکەرەوە با بڵێن بەکارهێنانی گوێ پاکەرەوە بۆ گوێ زیانی هەیە یان ئاساییە بەکاربێن بەکارهێنانی گوێ پاکەرەوە ئێمە وەکو پسپۆڕی قڕگ و لوت و گوێ بە هیچ شێوەیەک ئامۆژگاری ناکەین کەس بەکاری بێنێت گوێ خاصیتێکی تایبەت بەخۆی هەیە ئەو پیسە خود ئەو دەردراوی خۆی کە هەیەی دەریدات خۆی کاتێک زۆر کۆ دەبێتەوە دێتە دەرەوە بەڵام کاتێک دەستکاری دەکەی بە گوێ پاکەرەوە لەوانەیە کەمێکی دەربهێنی کەسەکە دڵی پێخۆش دەبێت کە گوێ پاکردێتەوە بەڵام لەوانەشە گوێی بریندار بکات لەوانەیە بەشێکی زیاتر لەو پیسیە کە لە ژوورەیە پاڵی بنێت بۆ ژوورەوە زیاتر و کەڵەکە بێت جارێک دوجار مانگێک 2 مانگ 3 مانگ لە ئەنجامدا کەڵەکە دەوێت و بۆڕی دەرچەی دەرەوەی گوێ دەگرێت و تووشی التیهابی گوێی دەرەوەی دەکاتن یانەوە تا لە ئاخیری ناچار دەبێت کە بێت بۆ لای پزیشکی پسپۆر گوێ بۆ پاکاتەوە چ بە شوشت بێت بە ڕاکێشان بێت یعنی کام ڕێگە باشترە بۆ نمونە باشترین ڕێگە ئەوەیە کە کەسەکە دەستکاری گوێی نەکە بۆ گوێ بۆ نمونەوانەی کە بە ئاستیارن بەرامبەر بەوەی کە ئاو چتە گوێیان ئاو دەچێتە گوێیان لە پاش خۆشۆردن یان مەلەوانی بەس بەشی دەرەوەی گوێیان بە خاولی یاخود بە کلێنسێک بەس بەشی دەرەوە پێویست ناکە بباتە ناوەوەی گوێی زۆر دەستکاری ناوەوەی گوێ بکات تەنها لای دەرەوە پاک کاتەوە وشک کاتەوە ئەوەی دی هیچ پێویست نیە زۆر باش دکتۆر بابچینە سەر پارتی ئاخیرمان ئەویش جوانکاری لوت ئەمە زۆر پرسیاری لەسەر و خەڵک زۆر پرسیار لەسەر ئەم بابەتە دەکات دەمە یەکەم جار لەو پرسیارە دەست پێ بکەم ئایا جوانکاری لوت تەنها بۆ جوانکاری دەکرێت یاخود بۆ کێشەکانی ترە بۆ نمونە کێشەی هەناسەدانە یان کێشەی تر هەیە ئێوە کە نەخۆش دەبین زیاتر چه حاڵەتێک تو دێتە لاتەن بە شێوەیەکی گشتی جوانکاری لوت لەو ساڵانەی دوایی زۆر زیاتر بوو لە کوردستاندا بە تایبەتی لە کوردستاندا جوانکاری لوت بریتیە لە دەستکاریکردنی شێوەی لوت لە ڕووی شێوە هەروها لە ڕووی ئەرکەوە ئەرچی لوت بە شێوەیەکی گشتی هەم لە ڕووی شێوە زۆر زار نەخۆش دێت لە بۆ شێوەکەی شکلی لوتی بەدڵ نییە بۆ جوانکاری دەیکات هەندێکی لە بۆ ئەرچی لوت لوتەکەی زۆر خراپە شکاوە حادیسەی سیارەیە بەربوونەوەیە شتێکی بەرکەوتووە لە بۆ ئەرچی لوتەکە مەسە لوتی گیرایە هەناسەی خۆش نییە لە بۆ حاڵەتە دەیکە هەندێکشی بەسەن لە بۆ هەردوو بابەتەکە هەم جوانکاریەکە هەم ئەرکەکە باشە اینجا جوانکاریمان هەیە تەنها لە بۆ نمونە وتمان جوانکاری هەیە لە بۆ ئەرک باشە کە لوتەکە بڵێن گچکە دەکرێتەوە بەڵام بە شێوەیەکی ڕێژەیی پێ دەڵێن پریزێرڤیشن جوانکاریش هەیە بە تەواوی شێوەی لوت دەگۆڕێ و زۆر گچکە دەکرێتەوە و ئێستا بە شێوەیەکی گشتی بڵێن
زانستی نوێ بەرەو پریزێرڤیشن دەڕواتن کە شێوەی لوت بپارێزرێت شێوەی خۆی پارێزرێت دەستکاریکردنیێکی زۆر ڕێژەیی بکرێت شێوەکەی بپارێزرەوە خۆی ئەنەتۆمی لوت تێک نەچێت توێکاری لوت تێک نەچێت کاتۆر باڵن جوانکاری لوت بۆ چ تەمەنێ گونجاوە کە بتوانێت بیکاتن چ تەمەنێک زیاتر جوانکاری لوت بە شێوەیەکی گشتی بڵێن دیبەیتە بڵە ئەو مەسەلەیە بەڵام گەشەی کوڕان لە 18 ساڵی تەواو دەبی کە لوتیش بەشەکە لەوی و کچان لە 16 ساڵی تەواو دەبی گەشەی کچان گەشەی لەشی کچان اینجا لوتیش کە لەگەڵ لەش و دەموچا و کەسەکە پێکەوە گەشە دەکات چاوەڕێ دەکەین وا باش دەزانین کە کچ 16 ساڵ تەواو بکە کە خۆم پێم باشە بگاتە 17 بگاتە 18 چونکە هەم لە ڕووی بێجگەل لە ڕووی توێکاری و گەشە و شێوەی شکل و بڵێن ئەنەتۆمی کەسەکە کە گەشە دەکات هەروە لە ڕووی ئەقلی و ژیریشەوە کەسەکە زیاتر پێدەکا و زیاتر لە شتەکان تێدەگا وا باشتر تەمەنێکی باشی هەبیت لە بۆ کوڕانیش 18 ساڵە کوڕان بەڵام لۆ کچان دەتوانێت تەمەنێکی تۆزێک کەمتر بکرێت بەڵام تەوان بە ئاگاداری دایک و باوکو بە دانیشتن لەگەڵ دایک و باوکو کەسەکە بەتوای بۆیان ڕۆکرێتەوە لایەنە باشەکانی و لایەنە خراپەکانی بەتوای بۆیان ڕۆ ئینجا بڕیار لێسەر بدرێت کاتۆر هەندێک کەسمان هەیە دوای نەشتەرگەری با بڵێن لوت کێشەی هەیە لە هەناسەدان یاخود بۆنی نامێنێت هەستی بۆن نایمێنێت عنی ئەمە ئەو کارەکەی چێ بۆچی دەگەڕێتەوە هەستی بۆنکردن ئەو بەشەیەک لە لوت کە پەیوە کە بڵێن ئەرچی بۆنکردنە لە سەرەوەی لوتی مرۆڤە لە بەشی سەرەوەیەتی باشە لە بەشی سەرەوە دواوەی لوتی مرۆڤە ئەگەر بێت و لوتەکە زۆر باریک بکرێتەوە باشە هەناسەدانی کەسەکە تێک بچیت ئەو کەسانە تووشی لە دەستدانی هەستی بۆنکردن دەبن بەڵام بەڕاستی حاڵەتەکە کەمە بەڵام جاروباریش لەوانەیە ڕووبداتن بۆیە پێویستە کاتێک جوانکاری لوت کە بۆ کەسێکی دەکەی ئەگەر کەسەکە خۆشی داوا بکە لوتەکەی زۆر بچکۆ بکرێتەوە ئەبێت تۆ ڕیالیستیک بی یعنی بۆ کەسەکەی ڕوونکەوە نابێ بە قسەی نەخۆش بکە زۆر جار ئێمە ناتوانین بە قسەی نەخۆش بکەین نەخۆش داوای زۆر دەکا کە لە ڕووی واقعیەوە گونجاو نییە ئەو نایزانێ ئێمە دەیزانین ناوێت لوتەکە زۆر باریک بکرێتەوە زۆر بچوو بکرێتەوە تاوان زۆر ئەبێ حیسابی با بڵێن هەناسەدان بکرێت چونکە ئەگەر ئەو شوێنەش بڵێن باریچ نەکراوێتەوە بەڵام هەناسەدانی باش نەبیت کەسەکە هەناسە نەگاتە ئەو شوێنە چونکە بۆن بە هەوا دەگوازرێتەوە کە هەناسە نەگاتە ئەو شوێنە ئەو کەسە ناتوانێت بۆن بکە بۆیە ئەوانە بە شێوەیەکی گشتی تووشی لە دەستدانی هەستی بۆن کرد دەبن کە حاڵەتەکە دەگمەنە بەڵام هەشە یعنی حاڵەتێکی ئاسایش ئەگەر بوون منە هەبێ یان دەتوێت دووبارە نەشتەرگەری ئەنجام بدات لەوانەیە بڵێ بە نەشتەرگەری دووبارە ئەگەر کێشەکەی بۆ چارەسەر بکرێت چارەسەر دەبیت بەڵێ ئەوە نییە بڵێ حاڵەتەکە درێژخایان بیت ئەگەر سەبەکە بزەبت بە هۆکاری بڵێن ئەنەتۆمی یاخود کێشە لە نەشتەرگەریەکە هەبیت بەڵام هۆکاری دیکە زۆر لە بۆ لە دەستدانی هەستی بیستن بۆ نمونە زۆر جار لە مێشکەوەیە هەندێک جار بە توش بوون بە ڤایرۆسەکەوەیە هەندێک نەخۆشی دیکەش تووشی لە دەستدانی هەستی بۆنکردمان دەکات ئەگەر ئەوانە نەبیت تەنها پەیوەندی بە لوتەکەەوە هەبێت دەتوانێت چاک بکرێتەوە زۆر باشە کاتۆر بۆ ئەوانەی کە دانەوێ با بڵێن جوانکاری لوت ئەنجام بدەن کامە حاڵەت باوە کە لە جوانکاری لوت بوون من ئەوانەی کە ئێسکیان زیادە یان خۆت ئەوانەی کە کەمێک خواریان هەیە کامە حاڵەت باوترە لە هەمویان کە بۆ منە ئێوە وەکو دکتۆر کە ئەم نەشتەرگەری ئەنجام دەدەن لە ڕاستی لە ئێستا چونکە خەڵکێکی زۆر داوای نەشتەرگەری جوانکاری لوت دەکەم هەموو حاڵەتەکان باون باشە هەمانە تەنها بۆ جوانکاری مەسەلەن لوتەکەی شێوەیەکی ناڕێکی هەیە زۆر گەورەیە ناڕێکی تێدا ئێسکی سەرەوەی لوتی بەرزە درێژە مەسەن سەرەوەی لوتی تیپی لوتی شۆڕە ئەو بابەتانە ئەوانە زۆرن ئەوان لە هەموو حاڵەتێک باوترن ئەوانی دیکە لوتی خوارە ئەوانەش زۆرن تووشی تڕۆما و تووشی بەرکەوتن بۆ حادیسە شتێک لەو بابەت بەربوونەوە لوتی خوارە کۆڵەگەی لوتی خوارە ئەوانەی کە زۆربەی ئەوانەی کە دێن لە ڕاستیدا ئەوانن کە هەناسەشیان لەگەڵی خراپە ئەوانە زۆر داوا دەکەن کەسەکە دێت دەڵێ دەمەوێت تیوار لوتم گیرەوە لە منداڵیەوە یاخۆت دەمێکی زۆرە ئەمن هەناسەم خۆش نییە ئەو کەسە داوا دەکە هەناسەکەی چاگوتێ دەڵێت لەگەڵ ئەوەی کە بڵین هەناسەکەم چا دەکەمەوە هەر ئەزیەتەکە دەچێشم ئەوە قسەی زۆر بەیانە جوانکاریەکەشی لەگەڵ دەکەم اینجا طبعاً بێگوما هەر باشترە بێکەوە بیکات چونکە ئەگەر بێت و دەستکاری کۆڵەگەی ناوە یوتیوب کاکە بەسەنە بەرپرسە لە هەناسەدان
ئەگەر بێت و دەستکاری بکات ئێمە کڕکراگەی خوار و با بڵێن ناپێویست زۆر جار لا دەدرێت باشە یاخود لە شوێنی خۆی دادەدرێت و هەندێک بەڵام زۆر جار لا دەدرێت ئەوە ئەگەر جوانکاری لەگەڵ بکە هەمان ئەو کڕکراگەی بەکاردێن لە بۆ جوانکاری و ڕێکاریەکە و بەرزکردنەوەی لوت و با بڵێن ئەو شوێنانێک کە پێویستە لە جوانکاریدا بۆی بەکاردێنرێت بەڵام ئەگەر پێشتر جووبەکەی عفو کۆڵەگەی لوتەکەی چاک کرد بێتەوە ئەوەی کە دیواری ناوەوەی لوتی پێدەڵێن یاخود کۆڵەگەی لوت ئەگەر ئەوەی کرد بێت ئەو کڕکراگانە فرێدراون بۆ دکتۆرەکە زەحمەتر دەبێت چونکە کڕکراگەی نەماوە بۆی بەکار بێتەوە لە بۆ جوانکاری بۆی ئەگەر بیکات هەر کەسێک دەیە جوانکاری لوت بکات و کۆڵەگەی لوتیشی خراپە لە بۆ هەناسەدان با بەیەکەوە بیکات نەک یەکێکیان بکە بڵێ پاش 2 ساڵ 3 ساڵی دیکە ئەوی تر دەکەم هەم لە بۆ خۆی زەحمەت دەبی دەکاتە 2 ئەرک 2 ئەزیەت کێشان 2 مەسروف هەم لە بۆ دکتۆرەکەش زەحمەتترە چونکە کڕکراگەی نەماوە بۆی بەکاربێنێتەوە لە جوانکاری دکتۆر شتێک تریشەیە بەکارهێنانی فیلەر بۆ با بڵێن ڕاستکردنەوەی لوت یان بخود یاخود بۆ جوانکاری لوت ینی بەکارهێنانی با بڵێن فیلەر بۆ جوانکاری لوت ئەمە شەر زانستیانەیە یان ئێوە پشتی بێدا بێستن وەکو پزیشک زیاتر ئەوانە ئەو بابەتە مەسائلی فیلەر لە لوتدا شتێکی کاتیە درێژخایەن نیە نەشتەرگەری درێژخایەنە بۆ ماوەیەکی دوور و درێژ بە تەواوی دەستکاری کڕکراگە ئێسچی کەسەکە دەکەی دەمینێتەوە بۆ درێژخایەن بەڵام مەسائلی فیلەر و ئەوانە یەک ناتوانی بگەی بە ئاستی خوازراو لە جوانکاریەکە چونکە ڕێستریکشن سنووردارە ئەو ئەرکەی کە بە فیلەرەکە پێت دەکرێت سنووردارە دوو کاتیشە کەواتە مەسروفێکی دووبارە باشە و بۆ ماوەیەکی کاتی بەڵام بەکاردێت بەڵێ و لە هەندێک نەخۆشدا ئەوەی کە دەستکارێکی زۆر کەمی دەوێتن بە شتێکی زۆر کەمی هەیە دەتوانێت بەکاربینەوە بە ژێری قەناعەتی کەسەکەش دەگۆڕێت من شخصیان بەکاری نایەنم بەڵام زۆر پزیشکمان هەیە بەکاری دێنێت و لەو هەندێک حاڵات وەکو گوتم سود بەخشە کاکتۆر ئەوانەی کە نەشتەرگەری لوت ئەنجام دەدەن چەند کاتیان پێویستە بۆی دەگەڕێنەوە سەر حاڵەتی ئاسایی خۆیان بۆ نمونە ئەوانەی کە نەشتەرگەری ئەنجام دەدەن بەڵێن هەناسە کێشەی هەناسە یاخود حساسیە ینی چەند کاتی پێویستە بۆی دەگەڕێنەوە حاڵەتی ئاسایی خۆیان بەڵێ بە شێوەیەکی گشتی و کەسانێک کە نەشتەرگەری جوانکاری لوت ئەنجام دەدەن هەفتەی یەکەم حکمی بوونی سیلیکۆنی ناولوت و قالبی سەلوت کەمێک دەمو چاو ئاوسان و ئەوانە هەناسەیان زۆر ئاسایی نابێت دوای هەفتەیەک وردە ئەو بڵێن پرۆسی چارەسەری ناولوت دەست پێ دەکات و لەگەڵ لوت پاکردنەوە وردە هەناسە و ئەوانیان ئاسایی دەبێتەوە تقریبان دوای 3 هەفتە 4 هەفتە هەناسە ئاسایی دەبێتەوە بەنسبەت گەڕانەوەیان بۆ سەر ئەرک و پیشەی خۆیان ئەگەر ئەرکەکەیان ئۆفیس جۆبی بۆ نمە دانیشتن بی لە سەر کورسی و مێز و ینی ئیشەکەی بەو شێوەیە بێت زۆر ماندووبوونی لەگەڵ نەبێت دەتوانێت دوای 2 هەفتە بگەڕێتەوە ئیشەکانی ئیشی دیکاوی بەگوێری ئیشەکە دەگۆڕێتن کارەکەی ئەگەر بێن بۆ نمونە و بەرزکردنەوەی قورسایی لەگەڵدا بێت ئەوانە بەسن مانجێک مانگونیوێک 2 مانگ ئەوانە کاتیان پێویستە بە جۆرە حاڵەتەکە دەگۆڕێت بۆ نمونە گەڕانەوە زۆر کەس پرسیاری ئەوە دەکەن دوای چەند بگەڕێمەوە بۆ جیم یاری ئاسن و لەش جوانی و یاخۆت قاعی ڕاز و ئەوانە ئەمە دائیمە پێیان دەڵێ بەنسبەت ڕۆیشتن دەتوانانی مانجی یەکەم ڕۆیشتنێکی ئاسایی بی تۆزێک مەسەن لەسەر تریدمەڵ ڕواتن بۆرە دوای مانجی دووەم دەتوانانی ڕۆیشتێکی خێراتر تۆزێک هەروای لەگەڵدابی مانجی سێم دەتوانین ڕاکردن دەست پێ بکاتەوە بەنسبەت بەرزکردنەوەی قورسایی ئێمە دەڵێن مانجی یەکەم پێمان باشە لە 5 کیلۆ زیاتر بەرز نکاتەوە مانجی دووەم 10 کیلۆ دەزەوە بە شێوەیەکی گشتیە تقریبا مانجی سێم 12 کیلۆ دوای ئەوە ئەتیادی وەزن بەرز بکاتەوە بەنسبەت ڕاضەی دیکە بۆ نمونە تۆپی پێەیە ئەوانەی کە کۆنتاکتیان هەیە بۆ منە بەرکەوتنی لەوانەیە لەگەڵ دابیتن بۆکسینگ و نازانم چی و ئەو بابەتانە ئەوە تقریبا دوای 6 مانگ دەتوانێت وردە دەست پێ بکاتەوە تاوان بە ئاگا لێبوون بە وشیاریەوە زۆر باش دکتۆر دەمێت ئەو پرسیارە بکەم کێشەی پرخە لە کاتی خەودا بڵێن زۆر باوە هۆکار چییە یان ئەگەر چارەسەرێکمان پێ بڵێ بۆەوەی دووربین لە پرخە لە شەواندا بەڕاستی زۆر حاجە بە شێوەیەکی گشتی پرخە نەخۆشەشی تۆزێک درێژخایەنە ئیزعاجە چارەسەریەکەشی ئیزعاجە اینجا بەڵام بێگومان زۆر ڕێکار هەیە لە بۆ چارەسەریەکەی پرخە زۆر جار هاوشانە لەگەڵ هەناسە وەستان کە زۆر خەڵکی نایزانن بەڵام ئێستاگەرە بۆیان ڕوونکەینەوە دەیزانن لە کاتی خەودا ئەو کەسانێک کە پرخەیان هەیە خاستەوەی پرخەیان زۆرە تووشی هەناسە وەستان دەبن ئەوان خەوتون بەڵام لە خەودا خەونی ناخۆش دەبینن بۆ نمونە کەسێک هەیە دەیخنچێنێ
یاخود کەوتۆتە قوڵاییەکەوە هەناسەی بۆ نایەت ئەوە لە خەونەکانی ئاوا وێنای دەکات باشێت ئەوها تەسەوەڕی دەکات لەناکاوەک هەڵدەستی دەخەوێ تووشی کابوسێک بووە هەناسە بڕچەیەکی توش بووە تقریبا فترەك 20 ثانیەک جاری وایە تا 30 ثانیە هەناسەیان ڕادەوەستی ئەو کەسانە باشە ئەوە مەترسی زۆری هەیە لە توشبوون بۆ نەخۆشەکانی دڵ نەخۆشی شەکرا هەروەها تێکچوونی مود یاخود بڵێن حاڵەتی دەرونی کەسەکە پێرفۆرمانس یاخود جێبەجێکردنی ئەرچی ئاسایی ڕۆژانەی تەنانەت توشبوونی جەڵتە باشە ئەوانە هۆکاری ئەو پرخە و هەناسە وەستانانەیە باشە هۆکارەکانی بێگومان هۆکاری هەندێک جار لە مێشکەوەیە هەندێک جار بە هۆکاری ئەنەتۆمی یاخود لوت و قورگ و ئەوانە بۆ نمە کێشە هەبێت لە دیواری لوتی خوارە کەسەکە زیادە گۆشتی ناو لوتی هەیە حساسیەی لوتی هەیە هەناسەی خۆشنی بە شێوەیەکی گشتی لە لوتی کێشە لە لوتی هەیە یانەوە تا دەگەڕێت لە وزەتێنەکانی زۆر ئەستورە ماسوولکەکانی ناو قورجی شلن زمانی هەندێکە زمانی ئەستورترە لە زمانی کەسی دیکە ئەو بەشی دواوی زمانی ئەستورە یاخود ملی کورتە کەسەکە باشە زۆر جار بە زۆری ئەوە لەو کەسانێک کە وەزنیان زیادە باشە و یان ئەوانەی کە جگەرە چێشن ئەوانە بێگومان ئەوەی توشبوونیە بۆ حاڵەتە زیاترە ئەو بەنسبەت هۆکارەکانی بەنسبەت چارەسەری لە بۆ کەسانێک کە پرخەیان هەیە بە شێوەیەکی گشتی ئێمە ئامۆژگاریان دەکەن کە لایف ستایلیان بگۆڕن ژیانی ئاسایی ڕۆژانیان بگۆڕن وەرزشیشی ڕێک و پێک دوورکەوتنەوە لە جگەرە چێشان لە ئەلکۆهۆل و هەروەها بەکارهێنانی بۆ نمونە لوت چارەسەری مەسەن بۆ بکرێت ئەگەر لوتی باشنی هەناسەی سپڕای بۆ بەکاردێنین یانەوەتە فراوانکەری کونی لوت و یاخود بۆی بۆڕی هەناسەکەی فراوابی بۆی پرێژەرێکی زیاتر پس بە هەوا بە فشارێکی زیاتر بچێتە قوڕک پرخە دروست نەبیت یان ئەوە تا بەکارهێنانی هەندێک ئامێر یاخود دروستکرا و پێکاتەی وەکە ناو قوڕکدانرێت بۆ ئەوی لێ نەگەڕێ دەم قەپات بێت باشە یاخود تۆزێک دوور دەکاتەوە بەشی دوای قوڕک لێک دەکاتەوە باشە ئەگەر ئەوانە نەبوو ئێمە توانین سیپاپ یامەوە بەکاربێنین سیپاپ بریتە لە ئامێرێکی هەناسەدانی تۆزێک بە فشار بە پەستانی بەرز ماسکێک دەبەستێت کەسەکە لە کاتی خەودا بەکاری دێنێت بۆ ئەوی لێ نەگەڕێ پرخە دروست بێت بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە هەناسە وەستانی لەگەڵدایە بۆی ئەو هەناسە وەستانەشیان توش نەبێت چونکە وەکوتم مەترسی جەڵتە و نەخۆشی دڵ و زەخت و فشاری خوێن و شەکر و ئانەی لەگەڵدایە ئەوانە دەبێت چارەسەر بکرێت پرخە نەخۆشیە هەناسە وەستان لە کاتی خەودا نەخۆشیە باشە اینجا ئەگەر ئەوەش نەبوو لابردنی لەوزەتێن نەشتەرگەری دیواری لوت زیادە گۆشتی ناولوت هەندێک نەشتەرگەری لە بۆ فراوانکردنی قوڕک ئەو منتیقانی دوورخستنەوەی مەسەلەن پێکاتەکانی مل یاخود ڕێڕەوی سەرەوەی هەناسەکە ئەوێن دەر زۆر تەسک دەبێتەوە لە یەکتری یاخود هەزار ئامێری زەڕع دەکرێت نێرف ستیمولیتەری پێ دەڵێن لەو منتیقانە لە کاتی بۆی ماسوولکەکان وا بکات گرژ بن و لە یەکتر دوورکەونەوە بە شێوەیەکی گشتی ئەوانە چارەسەریەکانین لە بۆ پرخە و هەناسە وەستان زۆر باش دکتۆر پرسیارێکی تر بەنسبەت جیوب یان هەندێک هەڵەباوی هەیە لە جیوبدا باڵێن کەلیمەی جیوب تێماگەینی ئایا بە چه حاڵەتێک دەگوترێت جیوب ئەمە حاڵەتێکە کە پێی دەڵێن جیوب پرسیارێکی زۆر باشێت کرد بەڕاستی ئێمە دەناڵێن بەدەست ئەو دەستەواژە ئەو مستەلەحە کە ئێستا ناو کۆمەڵگای مەباوە کەلیمەی جیوب زۆر بە هەڵە بەکاردێنرێت جیوب واتە جیرفانی هەوایی کەلیمەی عەرەبیە طبعاً جیرفانی هەوایی جیرفانی هەوایی هایتمان دوودانە لێرە ماگزیلەری دوودانە لێرە لە پێشەوە چەند دانەیەک لەو منتیقەی لوت دواوەی لوتن لە بەشی دواوەی لوتیش لە ژێر مێشک لەوێن دەریش ببورم لەوێن دەریش جیوبی لێ یاخۆ جیرفانی هەوایی لێ جیرفانی هەوایی هایتمان بە شێوەیەکی ئاسایی ئەرچی خۆیان هەیە لە بۆ سوکردنی زۆر ئەرچیان هەیە سوکردنی سەر هەناس هەوا گۆڕچێ شێدارکردنی هەوا بە شێوەیەکی گشتی ئەوانە ئەرچیان لەوێندا جاروبار ئیلتیهاب دەکەن پێی دەڵێن ئیلتیهابی جیوب تەنها ئەوە ئیلتیهابی جیوبە بەڵام بەداخەوە خەڵکی بە خواری کۆڵەگەی لوت لە کۆڵەگەی ناوەوەی لوت کە خواروی پێی دەڵێن جیوب کە غەڵەتە خەڵکی لوتی بگیرێ ئینجا زیادە گۆشتی لوتی هەبی حساسیەی هەبی خەڵک پێی دەڵێت جیوب کە غەڵەتە لە منداڵان زیادە گۆشتی دواوەی لوت داوسێت و تووشی هەوکردن دەبی و ئەستور دەبی خەڵک پێی دەڵێت جیوب بێگومان هەمووی هەڵەیە
جیو بەکو گوتم تەنها ئەو جیرفانە هەوایە ئینجا جاروبار التیهاب دەکەن پێ دەڵێن التیهابی جیوب تەنها ئەو التیهابی جیوە ئەوەی دیکار کە یەکە و ناوی خۆیە هیوادارم ئەو دەستەواژەیە ئەو مستەلاحات نمێنێت ناو کۆمەلگەی خۆمان بۆ ئەوەی بتوانین لەگەڵ نەخۆش زیاتر لە یەکتر تێبگەین زۆر جار نەخۆش کە دێت کاتێکی باش دەکوژین لەوەی کە لەبۆی ڕوونکەینەوە جیوب چییە و ئەویش تێمام گەێنە بزەم کێشەکەی لەکوێیە چونکە بەهەڵە بەکاردێنێ التیهابی ئەوانە بێگومان هەر یەکە و هۆکاری خۆی هەیە و چارەسەری خۆشی هەیە پێویستی بە نەشتەرگەری دەبێتن زۆر بە حاڵ بەڵێ بۆ نمرە خواری کۆڵەگەی لووت بە نەشتەرگەری سێپتۆپلاستی ڕاکسکردنەوەی کۆڵەگەی ناوەوەی لووت کە گوتمان لەگەڵ جوانکاری لووت دەکرێت زۆر جار باشە ئەویان ڕاز دەکرێتەوە بە نەشتەرگەریە هەندێک جا ئەگەر زۆر کەم بێ پێویست ناکە دەستکاری بکەی نەخۆشەکە هەناسەی ئاساییە پێویست ناکات هەر شتێک لە لەشی مرۆڤ ئەگەر یعنی ناتەواویەکی ڕێژەیشی هەبی بەڵام نەخۆشەکە ئاساییە لەگەڵی مەترسی دواتری نییە پێویست ناکە نەشتەرگەری بۆ بکرێت باشە مەسەرەن زیادە گۆشتی دواوەی لووت هەیە لە منداڵان کە کاریگەی لەسەر منداڵەکەی هەیە لەسەر هەناسەدانی لەسەر ژیانی ڕۆژانەی لەسەر خەوی لەسەر زیرەکی لەسەر تەرکیزی منداڵەکە چکە کاناسە ئینسان تاو نەبیتن تەرکیزی باش نابیتن وەرگرتنی باش نابی فێربوونی باش نابیتن معدل مشاوەشە ینی زۆر زار تەنات حاڵەتم هەبووە نەخۆش دایک و باوک فکریان لە ئۆتیزم کردیتەوە ئەو ئۆتیزمی هەیە منداڵەکەمە کە تەمان ئەو تێرمەش بە غەڵەتی بەکاردێنرێت لەبەر چییە منداڵەکە زیادە گۆشتی دواوەی لوتی هەیە بە تەواوی هەناسەی لە لوتی گیراوە هەنا خەوی خۆش نییە خەوی قوڵی نییە خەوی ئاسودۆ ئارامی نییە بێگومان لە کاتی ڕۆژدا ئەو منداڵە هایپەر ئاکتیڤە چالاکی لە ڕادەبەدەری هەیە نائاساییە تەرکیزی باش نییە زۆر حرەکەی دەکا ئەوەش چارەسەرەکە بێگومان یان مەسەلەن بە دەرما و دەرمانە یان بەلابردنە کە ئەو کاتە بەگوێری پشکنین بڕیاری لەسەر دەدرێت زۆر باش کاکتۆر ئاخر پرسیارم بەڵێ ئەوانەی کە جگەرەکێشن طبعا دەڵێن ئێمە ناتوانین واز لە جگەرە بێنین بەڵام لامان کە دەدانەوێت جوانکاری لوت یاخود نەشتەرگەری لوت ئەنجام بدەن چەند کاتیان پێویستە پێش نەشتەرگەری کە واز لە جگەرە بێن یاخود دوای نەشتەرگەری چەند کاتیان پێویستە بەڵێ بێگومان جگەرە کێشان ئێمە پێمان باشە هەر کەس جگەرە نەچێش باشە ئەگەر بلانی کەم پێش نەشتەرگەری جوانکاری لوت 2 هەفتە ئەگەر بکرێت مانجێک پێش جوان جگەرەکێشان ڕابگرێت بۆ ئەوەی خوێن و بۆڕی خوێنەکان پاک ببنەوە لەو خوێنەی کە دەیبەن بۆ لوت و نەو ناوچەی لوت کە نەشتەرگەری بۆ دەکرێت دوای نەشتەرگەریش وا باشە دوای لانی کەم مانجێک لانی کەم ئەگەر بکرێت زیاتریش نەگەڕێتەوە سەر جگەرەکێشان تەبان ڤەیپ و نێرگلە و ئەوانەش بە هەمان شێوە هەریەکە و بە گوێرەی کاریگەریەکەی خۆی چونکە جگەرەکێشان ئاوسانی لوت زیاد دەکات لێ ناگەڕێ زوو بنیشێتەوە هەروەها بەستنەوەی پێست لەگەڵ بەشی ژێرەوەی چونکە لە کاتی نەشتەرگەری پێست و بەشی ژێرە لەیەک زیاد دەکەینە ئەو بەستنەوەیە ئەو بەریەککەوتنەوەیە ماوەشی درێژتری داتی ئاوسانی زیاتر دەبێت و هەروەها شوێن برینەکان بە شێوەیەکی جوان چاک نابنەوە پێمان باشە ئەو کەسانە بە تەواوی لە جگەرە دوور بکەونەوە بە تایبەتی لەو ماوەی کە نەشتەرگەری بۆ کراوە زۆر سوپاس دکتۆر دکتۆر ئێماتنە کۆتایی پۆدکاستەکەمان خۆشە بە کورتی پێمان بڵێ ئامۆژگاری چییە بۆ ئەوانەی کە بۆ نمونە بشێوەیەکی عام هەم نەشتەرگەری لوت ئەنجام بدەن هەمیش خۆیان پارێزن لە کێشە باوەکانی قورگ و لوت و گوێوانە بەڵێ بێگومان پابەندبوون بە ژیانێکی تەندروست دوورمان دەخاتەوە لە نەخۆشی بە شێوەیەکی گشتی و نەخۆشەکانی قورگ و توێش بەشێکن لەوانە خواردنی تەندروست وەرزشی تەندروست دوورکەوتنەوە لە کاتی بڵاوبوونەوەی پەتا و نەخۆشی دوورکەوتنەوە لە تێکەڵی زوو دەستشتن زوو دەستشتن هەناسەدان دوورکەون لەو کەسانێک کە توش بوونە بۆ نەشتەرگەریش ئەو کەسانێک کە نەشتەرگەری جوانکاری دەکەین ڕێنماییان دەکەین ئەو کەسانە ئەگەر بێت و کێشەیەکی وان لە لوتیان نییە جوانکارێکی پێویستی وان نییە نیکەن بۆ ئەوەی چونکە هەموو نەشتەرگەرێک ماچی خۆی لەوانەیە هەبێت وا باشترە تەنها ئەو کەسانە کە کێشەی وازحیان هەیە لە شێوەی لوتیان نائاساییە یان دیوار لوتی لەگەڵی خوارە ئەوانە هەم سوودی زیاتر نەشتەرگەرێکە دەبینن هەم گۆڕانکاریێکی زیاترش لەسەر لوتیان بە دەردەکەویتن کە بێگومان ئەو کەسانش کە بۆ جوانکاریش بە تەنیا دەیکەن پێویستە تەوەقعاتیان پێویستە پێشبینیەکانیان واقعی بن لەگەڵ پزیشکەکەی خۆی گفتوگۆ و تاوتوێی دەکات ئەو کاتە بڕیار لەسەر حاڵەتی نەشتەرگەرەکەی بدرێت و پشت بەخوا ئینشاءڵڵا کێشەیان
زۆر سپاس دکتۆر کە بەشدار بووی سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بەڕێزن دەستان خۆش بێت تا ئەڵلقەیەکی تر و بابەتێکی تر تەندروست باش بن